شاد عودة ليلة وعالم شاد يا سردك يا سردك كلا سردك كلا سردك كلا سردك يا واوا كلا سردك ببكى بقلب القضاء شقواوا ئەم چەند ڕۆژەی کە ئێمە دانراوی ماوەی 13 شەو 13 ڕۆژە لێرەین هەموو ڕۆژێک دکتۆر هاتۆتە ناومان و فەحەزکراوین و لەبەر ئەوەی ڕاستە لە دووری ماڵ و منداڵ و کەس و کارمان و ئەوەین بەڵام لەبەر ئەوەی بۆ میلەتەکەمان بۆ خۆمان پارێزراوی سەرەتا دوایش ماڵ و منداڵمان و میلەتەکەمان ئەم دەردە بەڵاو نەبێتەوە زۆر لامان احتیادی بووە کە ئەلێرە ئەگەر 14 ڕۆژی کەشمان بێنەوە هەر احتیادیە لەبەرەوەی ئەو بەڵایە بەسەر خەڵک و بەسەر وڵات و ناوچەکەماندانەیە بەنسبەت ئەم نەخۆشەی کە ئێستا هەموو جیهانی گرتوتەوە ئەلێرەوە داوا دەکەم لە هەموو خەڵکی کوردستان ئەوانەی سەردانیان کردووە دەڕۆژ بەر لە قەرارەکە بەر لە دەردەکەی تارانیش بگرێتەوە کە ئێستا دەیانەوێت بگەڕێنەوە یەکەم شت لە ڕێگای خۆیانەوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان نەک بە قاچاق لە ڕێ قاچاقەوە بێنەوە و چەند وەرەقەیەک بدەن و بە شەو نخونی و دوایش بگەڕێنەوە لێرە بستن حساب بۆ خۆیان بۆ ناو ماڵ و منداڵی خۆیان سەرەتا بۆ خۆیان بکەن دوای بۆ منداڵەکانیان بۆ ماڵیان بکەن جا بۆ میلەتەکەمان بکەن هەر کەسێک لەو ڕێو بێتەوە بەڕای من وایە کە نهێرن بە هیچ شێوەیەک داخلی هەرێمی کوردستان بێتەوە و لازمە لەسەر هەمومان کە لەژێر چاودێری بین بۆ ماوەی 14 ڕۆژ کە بۆمان دانراوە کە بۆ دادەندرێ بۆ ئەوەی چاودێری بکرێی لە ئەو دەردوو بەڵایە نێتە ناو وڵاتەکەمان نێتە ناو ناوچەکەمان. لە ڕووی دەرونیەوە لەخوای بەزیاد بێ وەزعمان زۆر باشە ئەو خەڵکەی کە لێرەشە لەخوای بەزیاد بێ زۆر خاوێنە ئیتر میلەتی کوردش پێم وایە لەو مۆزوعانە گەلێ گەورەترە ئێمە نەچمایی باری بردووی نەخۆشێک ئەو ڕۆهاتووە ئەوەی بمرێ هەر دەبرێت تر پێویست ناکە ئەوەندە بە دوای ئەو وەزع بکەوێ خۆی لێ مش پێوە مشەوەش بکە ئێمە لەخوای بەزیاد بێ بە تەواوی ڕێنمایەکانمان جێبەجێ کردو هەمووشمان زۆر سەلامەتین و هیچ کەسێکی نەخۆشیە لەخوای بەزیاد بێ بەڕاستی بەو شتەی حکومەت زۆر مەمنونین کە ئەوەی لەگەڵ کردوین ئیتر دەبێت خەڵک خۆی لە هەرنا کابرا خەمی عایلەکەی خۆی بێ خەمی ماڵ و منداڵەکەی خۆی بێ کابرا بە قاچاق دەستەوە دەستە ناو ماڵ و منداڵی خەڵکێکە پێوەی توش دەبێ ئەمە شتێکی زۆر خراپە خۆیان بچن باشتر لەوەی کە حکومەت بە دوایاندا بگەڕێ دەبێت بۆ خۆت بەخەم ئەمنی قەومی و نیشتیمانەکەی خۆتەوە بی